بسم الله الرحمن الرحیم. هاونیشتیمانیانی خۆشەویستم، براو خوشکانی ئیمانداری بەڕێزم، ڤایرۆسی کۆڕۆنا هەمومانی ناڕەحەت کردووە، وەکو سەرجەم مرۆڤایەتی ناڕەحەت کردووە. بەڵام بەویست و پشتیوانی خوای پەروەردگار زۆرێکمان بەڕێ کردووە و کەمێکمان ماوە، وەکو دڵسۆزێک، وەکو خۆشەویستێکی ئێوەی بەڕێز و خەمخۆرێکی دین و ژینی کەڵکی کوردستان و ئێوەی ئەهلی مزگەوت و ئەهلی جومعە و جەماعەت، پێم خۆش بوو وەکو ئەرکی سەرشانم چەند وشەیەکتان عرس بکەم. بەویستی خوای پەروەردگار ڤایرۆسی کۆڕۆناش کۆتایی پێدێ و کوردستانیش و جیهانیش لەم بەڵا گەورەیە ڕزگاری دەبێ. بەڵام ئاگادار بن، ئەم مەسافە کەمەی کە بەویستی خوای گەورە کەم دەبێ و زۆر ناکێشێ، با ناسنامەی ئیمانداری خۆمان بسەلمێنین. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دەفەرمێ: المسلم من سلم المسلمون من لسانه ويده والمؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم. لسنن ترمذی دا فرمودەکە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی مسلمان ئەمە نیشانەی و ناسنامەیەتی هەموو کەسێک لە زمانی و لە دەستی ئەمینە. ئیمانداریش کەسێکە کە خەڵکی لە دووشتی ئەمینە، خوێنی خەڵک ناڕێژێ و گیانی خەڵک ناسێنێ و ماڵ و سەرۆت و سامانی خەڵک ناخوا و بەهەدەر نادا. ڤایرۆسی کۆڕۆنا هەردوو بابەتەکە لە ناو دەبا، هەم گیانی خەڵک لە ناو دەبا، هەم ماڵ و سەرۆت و سامان و ئابووری جیهانیشی هەمووی هەڵتەکاند و ئێمەشی بێکار و کەسابەت کرد، ئێوەی خەڵکی بەڕێزی لە کار و کەسابەت کردووە. بەڵێ خۆشەویستان، کاتێک کە نەخۆش کەوتی تۆ دووشت لەدەست دەدەی کە ڤایرۆسی کۆڕۆنات کرد، تەندروستی و لاشەد واتە خوێنت لەدەست دەچێ و هەروەها ماڵ و کار و کەسابەتیشت لەدەست دەدەی. ئەگەر خەڵکت تووشی نەخۆشیەکە کرد کەواتە لە ناوت بێت، وەکو ئەوەی بە عەمدەن کوشت بێتت. ئەگەر نەخۆشت کرد تەندروستی خەڵکت تێکدا لەگەڵ خۆتدا، و ئەو بەڕێزەش کە تووشی نەخۆشیەکە بوو وەکو ئەوە وایە بچی دوکانەکەی ببڕی، وەکو دزی لێ بکەی، ماڵەکەی بە حەرام بخۆی، فرت و فێڵی لێ بکەی، دەست بەسەر سامانیا بگری. بۆیە با بمێنینەوە، با بە پێویست نەبێ لە ماڵەکانماندا نەچینە دەرەوە. با بەڕێزان ئێمە بیر بکەینەوە، ئێمەی مسلمان، ئێمەی مرۆڤ دەبێ ئامانجدار بین. توخوا حیف نییە لە پێناوی پرسەدا ژیانی خۆمان و خەڵکیش بخەینە مەترسیەوە. کەسێکی ئازیز کە دەمرێ خاوەن مردوو جێگەی ڕێزە، دوعای خێر بۆ ئەو دەکەین سەبووری بێ وەخوا لە مردوەکەی خۆش بێ. بەڵام بەڕێزان ئەم ساتە وەختە و پێشتریش من ڕامگەیاندووە کە ئێستا وەختی پرسە نییە و دوای ڤایرۆسی کۆڕۆناش نابێ پرسە بەم شێوازانە بمێنێ. پرسە حیکمەتی چییە؟ فەلسەفە لە پرسەیە با بپرسین چییە بەڕێزم؟ بریتیە لە هێورکردنەوەی دڵ و دەرونی ئینسانێک کە خەڵکێکی لێ مردووە، و ئەجر و پاداشتێک بۆ خۆت تۆمار دەکەی و دڵ و دەرونت ئارام دەبێ کە بەشداری خەمی هاوزمان و هاودینێکت کردووە. بەڵام تخوا بەڕێزم بپرسە، تۆ ئەمڕۆ کە دەچێ پرسە وەڵڵی خاوەن پرسەکە لە ڕوودا بمێنێ، یعنی خەڵک کاتە دەرەوە ئەینا لەسەر قەبرانەوە پێی خۆشە خەڵکیش بەشداری زۆری سەر قەبران نەکا. بەخوا ئینسانێکی تێگەیشتوو بێ لە دین حەز دەکا خەڵک سەلات الغائبی لەسەر بکەن لە ماڵەوە، نەکبێن لە مزگەوت و لە شوێنێکا لە گۆڕستانێکا کۆ ببنەوە بۆ نوێژی جەنازە. بۆ ئەو خاوەن مردووە خەریکە مردوەکەی لە بیر دەچێتەوە لە ترسی ئەوەی نەوەکو بەهۆی پرسەی ئەوەوە بەیانی خەڵک تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێ و ناوی بچێتە سەری ئەعلام و تەلەڤیزۆن. و تۆ کە دەچی لە جیاتی دەرونت ئارام بێ، خێرت دەست بکەوێ، کۆمەڵێ ترس و دڵەڕاوکێ و سترێز و قەلەقیت هەیە کەوا لێدێن نازانی چۆن ئەم بارودۆخە بەڕێ بکەی. بۆیە حکمت لە پرسەدا، حکمت لە شادیدا، حکمت لە هاتنە ناو مزگەوتدا، حکمت لە سەردان و میوانداریدا بەڕێزان تەنها ئەوەیە دەرونی بەرامبەر ئارامکەی، دڵ و دەرونی خۆشت ئاسوودەکەی. بەڵام بە ڤایرۆسی کۆڕۆنا هەر چوونە دەرەوەیەکت، هەر مەرحەباییەکت، هەر هاتوچۆیەکت، هەر زیادە ڕەویەک لە هاتوچۆ تێپەڕاندنی بازگەکاندا، هەر زیادە ڕەویەک لە بازاڕکردن و مارکێت و نانەوەخانەکاندا، هەم دەرونی خۆت بەردەوام وێران دەکەی چونکە تووشی ترس و قەلەقی دەبی لە ماڵەوە نیتە، هەم بە پرسەکە ماڵی خەڵکیش وێران دەکەی، لە تاوانە مردوەکەی لەبیر دەبیتەوە. فەلسەفەی پرسە و تەعزیە لەبیر دەچێتەوە. خۆت بپارێزە، خەڵکی بپارێزە، گیانی خۆت، ماڵی خۆت، گیان و حرمەت و ڕێز و تەندروستی خەڵک و ماڵ و سەرۆت و سامانی خەڵک بپارێزین. بەویستی خوا ئەم بارودۆخە زۆر درێژە ناکێشێ و تێدەپەڕێ. با ناسنامەی موسڵمانیەتیمان ئەوە بێ هەم خۆمان هەم خەڵکیمان لە دەستمان
لە دەستمان بە تەوقەکردن بە تێکەڵاو بوون لە زمانمان بەڕی کلامی نابەجێ و دەنگ و باسی خراپ هەروەها خۆشەویستم بە تێکەڵاو بوون لە خەڵکی خۆمان دەپارێزین و خەڵکی دەپارێزین هەم خوێنیان سەلامت بێ هەم سەروەت و سامانیان سەلامت بێ خوا هەموو کوردستان بپارێزێ و دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە دەرگای ڕەحمەت لەسەر جە مرۆڤایەتی بکاتەوە آمین آمین والحمد لله رب العالمين